لە ناو خەڵکیدا بە جوتیارە نمونەیەکە ناوی دەرکردووە. باڵیۆز و قونسڵ و جوتیار و بەرپرسانی حکوومەت هەمیشە لەگەڵی دەردەکەون. ئەو دەڵێ ئێستا وازم لە خستنە بازار هێناوە و خۆم یەکلا کردووەتەوە بۆ خزمەتکردنی بێ بەرامبەری برا جوتیارەکان. 48 بۆ 50 جۆر کوولەکەیە. ئەم 48 جۆر کوولەکەیە هەر یەکی و لە وڵاتێک و هاتووە یا بۆیان ناردوو کە کۆ بکرێتەوە نەوعەکانی لەو وڵاتانە گرانبەهان. بڕوان پێ بکە ئەوە کیسێکە بە چەند یۆرۆیە تقریبەن ئەکاتە 6,000 خۆمان 6 دنتیتیایە. ئێمە لێرە فکرەیەکم بۆ هاتووە ئێمە هەر باز لە نەوتەکەین لە وڵاتە. ئێ باشە بەرمیلە نەوت بە $100 ئێ بەرمیلە لەم تۆ بای 5 ملیۆنە. ئێستا بەشی 2000 جوتیار من لەسەر بوجەی خۆم هەڵساوم زەرفێکم بۆ دروست کردووە، دوو بەیانی زەرفەکەیەتەوە لام 2000 زەرف کە هەموو زەرفێک 20 دنگ تا 25 دنکی تێکەم و لۆگۆی خۆمم داوە لە زەرفەکە لۆگۆی شارە زۆر کە ئەم هەموو 48 جۆر زیاتر لە 48 جۆرە داومە لە زەرفەکە. هەڵەسم بە خۆبەخشی خۆمەی بم لە پێنجۆن وەجبێ تەوزیع ئەەکەم لە کەلار، لە چەمچەماڵ، لە هەولێر، لە کەرکووک بۆ ئەوەی ئەمە بڵاو بێتەوە. ئازاد وەها بیر دەکاتەوە دەڵێ نەود نابێت تاکە داهات و سەرچاوی ئەم وڵاتە بێت. چەندین بەرهەم هەن کە خاکی کوردستان دەتوانێت بە کوالیتی زۆر بەرز بەرهەمیان بێنێت، بە ملیۆنان دیناریش پارەمان دەست بکەوێت. ئەو سەرقاڵی زەردەچەوەیە کەوە خۆی دەڵێ خۆی بەرهەمی هێناوە و لە کاتێکدا هەرێمی کوردستان لە دەرەوە هاوردەی دەکات. ئەمەش باسێکی گرنگە لەسەر زەردەچەوە کە 4-5 ساڵە من خەریکم زەردەچەوە لە کوردستانە زیاد کەم و تەرجیعکردنێک بۆ جوتیار و بۆ فەلاحی کوردستان کە لە باتی ئەو بەرومانەی ترکە ئێمەیکەین بەرومی زەردەچەوە خۆتانەزان بەرومێکی گرانبەهایە، زۆر 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 لە نەوت گرانترە. با ئێمە هەڵسین لە باتیەوەی لە هەندستان و پاکستان و ئەفغانستان و بەرومی زەردەچەوەمان بۆ بێ با ئێمە بیکەین بەو کوالێتێ جوانەی خۆتانەزان کە بەرومی کوردستان لە دنیا تاکە، با ئێمە بکەین بەم شێوازەیە دروستی کەین و ئێمە بینێرین بۆ ئەو وڵاتانە و پارەمان بۆ بێتۆ ناوخۆ، نەک ئێمە هەر پارەمان بۆ بڕۆ و ناشزانین چی زەردەچەوەیەکمان بۆیە. گەرمبوونی کەشوهەوای ناوچەکە و کاریگەریەکانی لەسەر دارەکان بووەتە بابەتی تاقیکردنەوەکانی و چارەسەرەکانیشی بەم جۆرە دەخاتە ڕوو. ئەمە ڕیزێ ترەیە سەیریکەن ئەوە ئاویشی لە بنایە، بەڵام نابێ بەوەی کە شێ دروستکە فەرمووە چەوەکە هەموویە سووتێنێ و گڕە و گەرمە. بەڵام با بچین بۆەوەی کە من لەسەر برنج لەسەر فەر شێم بۆ دروست کردووە، کەواتە شێ زۆر لە ئاو خواردن مویمترە. ئەگەر سێرکەن بزانن ئەم ترێ لێرا چەند جوانە، بە بۆنەی چیوە جوانە سەیریکەن بە بۆنەی ئەم ئەگە بێت ئەم دی و کامێرەکە با جوانتر ببینرێ ئەوە ئێستا دوو معنە بەخشێ، هەم برنجە لەسەر فەرش بیبینن و هەم شێکەی ئەداتۆ بە ترێکە ئاوای لێ ناکە. یەکێک لە دارەکان کە داری بەهەیە ئازاد زیاتر لە 40 جۆر موتوربەی کردووە، بەشێکیشیان بەرهەمیان گرتووە و هەمووشیان بەدارێکەوەن. ئەم دارە تقریبا من حەزم کرد دارێ دروستکەم کە لە جیهانە دەنگ باتۆ، ئەوش بە ئیزنی خوا هەروای لێکەم. ئێستا 41 جۆرم لێ داوە، 41 موتوربەی پێوەیە. ئەگەر سێرکەین لێرەوە گۆیژە ئەبێ بە سێو، ئەبێ بە هەرمێ، ئەبێ بە سێوە تورکیەکە، ئەبێ بە گوڵ ئەو گوڵێکە لە ئەڵمانیا هێنا، ئەبێ بە هەرمەی شاخ، ئەبێ بە سێوی سووری ئێرانی، ئەوەش سێوێکی ناوسووری فەڕەنسیە. جوتیارە نمونەیەکە دەڵێ لە ساڵێکدا دەتوانم 2 جار برنج بکەم، چەندین جۆر برنجی ئامادە کردووە و کە بەشێکیان تۆوەکانی لە وڵاتان هێناوە. بە یەک سەرچاوی ئاو و دروستکردنی سیستەمی گێڕانەوەی ئاوەکە ئاوی برنجەکە دەدات. ئەمە 10 ساڵ من فکرم لەوە کردو کە قوتی میلەتەکەم ئەگەر وشکە ساڵی هات بەسەرما چی بکەم. گەشتم بەو ئەنجامەی کە بە قەترە بیکەم، دوایی گەشتم بە ئەنجامێکی باشتر و سەهلتر بۆ جوتیان کە بکرێ زۆر مەسرەفی نەبێ، سۆندە و مۆندەکەشم لێلایە بەس ئاوەکە دێوران کە
ئێستا ئەم ئاوەی کە ئەیبینی ئاوی نەبیرە نە ئاوی سەرفکردنە ئەمە ئاوی زیادەی خۆیەتی 23 ساعات ئەم ئاوە دێورانەکە بە دینەمە بەیسە لە فکرێ ئەوام چاڵەکە بەرزکەم زەختی بچێتەوە ناو هەر خۆی بەبێ وزە. ئێستا کۆتا پرۆژەی جوتیارە نمونەیەەکە دروستکردنی ئەم هۆڵەیە بۆ وانەوتنەوە بۆ خوێندکارانەی کە سەردانی دەکەن. ئەو دەڵێ دەیەوێ ئاشنایان بکات بەو تاقیکردنەوانەی کە لە ڕێگەی ئەزمموونیەوە پێیان گەشتووە. مەش حەزم کرد شوێنێکم هەبێ بۆ فێرگە بۆ فێرکردنی گەنج و لاو و تەلەبەی ئەم وڵاتە خۆتانەزانن ژینگەی وڵات پێویستی بەوەیە کە ڕوونکردنەوەی زیاتر بدەی بەنەوەی داهاتوومان. منیش دێرا کۆمەڵک تەلەبەی زانکۆ و کۆمەڵک تەلەبەی مەکتەبە جیاوازەکان پەیوەندیم پێوەگەن کاگازادی ئیمڕۆ یەینە کێڵگەکە تۆ ئەمانە حەزەکەم لێرە مەدرسەیەکی بچکۆلە فێرگەیەکی بچکۆلەمە بێ هەم بەڕێی داتاشۆ و هەم بەڕێ عەمەلی ناو باخەکە بۆیان بسەلمێنین کە ژینگەی وڵاتمان ئەبێ پارێزراو بێ ئەبێ ژینگەی وڵاتمان کارێ بکەین کەنەوەی داهاتومان زەرەری نەدا چکە ئەگەر ژینگەی وڵاتێک چێ بە قەرنێک بۆمان نایەتەوە تایم. جگەلەوەی کێڵگەکە ڕۆژانە چەندین جوتیار و هاوڵاتی سەردانی دەکەن پرسیار لەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکان دەکەن ئازار لە ڕێگەی سۆشیال میدیا و مۆبایلەکەیەوە ڕۆژانە بە تیۆری و پراکتیکی باسی ئافاتە کشتتوکاڵەکان دەکات و وەڵامی هاوڵاتیانیش دەداتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.